سڵاتان لێوێ بەڕێزان لە فیستیڤاڵی هاوینەم لە شاری سلێمانی کە بەشێکی زۆر لە گەنجان و ئەو کەسانی بۆ نمونە خوشکوبران یاخود هاوسەر یەکترم بەشداریان کردووە هەر یەکەیان بە بەرهەمێک بە تایبەتی زۆربیان کە ئیشی دەست و شتی ور دەکەن دەمەوێت لەگەڵ بەشێکیان قسە بکەم بزانم چۆن دەستیان کردووە بە ئیشەکان ئەو بەرهەمانیان چییە کە دروستیان کردووە و تا چەند لە سەرەتای دەستپێکردنی ئیشەکان ڕوبەڕووی ئاستەنگ و زەحمەت بوونەتەوە تا چەند گرنگیشە خێزان پشتیوانی گەنجەکانیان بکەن مناڵەکانیان بکەن بۆ ئەوەی کە حەزیان لەیەتی بەرەو پێشیوە بەرن لەگەڵ ما بن بەشێکیان وەرەگرم ئێوەی بینەری هەم بەرهەمەکانیان من هەم گوێ لە قسەکانی چاپ بگرن فەرمووی. بۆم باسکەم شتانی تۆ زیاتر لە چییە چۆن دروستیانەکەی چییە بەرهەمەکان؟ من زیاتر ئیش لەسەر قەزوانەکەم دەستبەنە ملوانکەیە ئیتر خواستێکی باشی لەسرە هەم لە گەنجەوە بۆ پیر مشتریەکان زیاتر چ تەمەنێکن؟ فەرق ناکە جیاوازی نییە بە تەمەنەکانیش حەزیان لەم بابەتان زۆریش بەڵێ بگرە زیاتر بە تەمەنەکان زیاتر لە دەستیەکەن چکە بۆ ئەم قەزوانە بە سادەی نایکەم زیاتر بەردی تێکەڵەکەم موروی تێکەڵەکەم ئەلوانەکان لەگەڵ موروەکە لەگەڵ قەزوانەکان تێکەڵەکەمی تر حەزێکی چەندێکە خەریکی ئەم دروستکردنی ئەم شتانە؟ تقریبا لە 2010ەوە خەریکم ئەم ئیشی قەزوانەش کە ئیشم لەسەر کرد یەکەم کەس بووم لە شاری سلێمانیە و قسمە بازاڕەوە و تر خەڵک تەقلیدیان کردمەوە ئێستا وردە خەڵک خواستی لەسەر پەیدا بۆ یانی زۆر خواستی لەسرە بەڵێ هەم لە فیستیڤاڵەکان فرۆشی هەیە هەم بە ئۆنلاین فرۆشی هەیە. پرسیارێکی تایبەتم هەیە هەموو ئیشێک سەرەتاکەی ناڕەحەتە تۆ لە سەرەتاوە تووشی چی بووی کاتێک دەستت بە ئیش کرد ئەو ناڕەحەتیانە چی بوون هاتنە بەردەم؟ ناڕەحەتیەکەی ئەوە بوو ڕەخنەم لێ گیرە گاڵتەیان پێکردم وتی بەڵێ ڕەخنەکەم ئەوە بوو کە ئەو قەزوان چۆن بۆ بەکارێنیت ئەتر هەر بەردەوام بووم هەر بەردەوام بووم و سپاس بۆ خوا ئێستا ناوی خۆم دەرکردووە. کەسەیە بە تایبەت شتێکی تایبەتت لێ داوا بکە بڵێ شتێکی ئەوم بۆ دروستکە ماوادەکانی لەکوێ پەیاکرد؟ هەر لەناو سلێمانیە لە قەیسەری نەقیب پێیەکەم ئیتر لەگەڵ قەزوان تێکەڵ یەکەم و تا چەند سوود لە ئەنتەرنێت وەرەگری بۆ ئەو دیزاینانی کە دروستیە؟ لە ئەنتەرنێت سوودی لێ وەرناگرم چکەم ئیشە کوردەواریە ئەنتەرنێت ئەوروپیە چکە قەزوانی تیان نییە قەزوان زیاتر لە ناو کوردەواری خۆمانە بەکاری خۆمانە هەیە بەڵێ شتەکە کوردەواریە و بە بیرۆکەی خۆشم موروەکان و قەزوانەکان تێکەڵەکەم. ئەم شتانە چۆن دروستەکەی؟ برای بەڕێز پێشەکی بەخێر هاتانەکەم بۆ فستیڤاڵی هاوینە هیوادارم فستیڤاڵە چاکتمان بۆ بکردێت لەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئێمەی کە خاوەن کاڵا و خاوەن براندین بەڕاستی بە تایبەت من بەش بە حاڵی خۆم ئیشەکانم هەمووی دارن فۆلکلۆری کوردین ئیشەکانم کردو بە دوو بەشەوە ئەمە یەکێکە لە ئیشەکانم ئیش زۆرە بۆ مناڵ بۆ دایک بۆ باو ئەمانە بەشێکن کە ئەتوانم لە بازاڕە بە ئاسانی بیان فرۆشم بۆ ئەوەی بەشەکەی تری پێ بەخێوکەی ئەو بەشەکەی ترم ساڵانە من بەشداریم کردو زیاتر لە هەموو فستیڤاڵەکان وەکو یادی هەڵەبجە وەکو هەشتی مارس وەکو یادی ئەنفال وەکو نەورۆز. ئەم شتانە چۆن دروستەکەی لە چی دروستیانەکەی بە چی دروستیانەکەی؟ ئەمانە هەمووی داری سروشتی خۆمانن ئەمووی داری سروشتی خۆمانن هەمووی بەدارن من ئەتوان بەخەت ئەینوسی لەسەر دارێکی تر ئیشەکان وردەکاری ئێستا متوانم بڵێم بەڵە هەمووی بە منشای دەستی هەمووی بەدیشی دەست من دروستیانەکە شوێنی تایبەتە شوێنێکی تایبەتمێ زۆر گەورەی شوێنەکەم بڵێ ئەگەر ئەوەش بێنە ئەویان دانێ ئەویان بە نیشانی کامێرەکە بدە شتێکی جوانی لەسەر نووسراوە. سپاس دەکەم. ئەو شانم هەڵبژاردووە کە بەڕاستی ینی بۆ خێزان گونجاوە شیاوە نووسراوە مناڵەکانم ژیان من وەکو باوکە گیان وەکو دایک و باوکم ژیان من وەکو ڕۆڵە گیان کچێک شیرینەکەم ئەمانە هەموو ینی ڕۆژانە ئێمە لەو سەرنج ڕاکێشانەی کە لێ داوا کراوە چی بوو؟ زیاتر دایک و باوکم لە دڵمان دایک و باوکم ژیان من دایکە کۆڵەکەی ژیانمی باوکە ڕووناکی ماڵی باوکم سێبەری ژیانمە ئەم وشانە ینی زۆر لێم داوا کرێ و دروستشم کرد زۆریش ئەڕوان ناوی منداڵیش داواکە زۆر بەتای زۆر بۆ ڕۆژی لە دایک بوون بەڵێ داوا ئەکەن زۆر باشە.
هەموو ئیشێک کە دەست پێەکەی لە سەرەتاوە سەختە ئەو سەختیانە چی بوون کە هاتنە بەردەستە کە دەستی کردبن من ئەم ئیشە زۆر ئەگەڕێتەوە بۆ ساڵی تقریبان بڵێم 2002 لەبەر ئەوەی من خۆم لە سەرەتای ساڵ 95 دەستی نووسینم هەبوو سێ کتێب بنووسی ئیتر هەستم کرد کە ئەو شعرانە ئەو دیڕانە بنووسری لەسەر ئەوەی کە بەدار بنووسرێت ئەمێنێتەوە بەڕاستی چەندین تابلۆمە سووتان جەمتەفرەدا هەتاکو فێر بووم لەسەری و بەبێ مامۆساتەم ئەن فێر بووم زەحمەتت هەبوو سپاس بۆ خی گەورە ئێستا خاوەنی 33 پێشنگای تایبەتم لە هەموو شارۆچکانی کوردستان و لە دەرەوەی وڵات بەشداریم کردووە و خڵات ڕێزرانە من گرتووە لەبەر تا چەند گرنگە ئینسان بە تایبەتی ئەوانی گەنجن سەرەتای کاریانە بەرامبەر ئەو شتانی کە دێتە بەردەستیان بەرگە بگرن پەلە نەکەن لەوەی کە بگەن بە ئامانجەکان هیچ کەس نێتوانێت لە پڕێ ببێ بە کوڕێ ئەبێ هەنگاو من ئێستا گەشتمە بەم هەنگاوە تەمەنی ئەمیشەم بۆ 7 ساڵە چێت 7 ساڵ کەم نییە 7 ساڵە خەریکی خۆی تەمەنێکە یعنی ئەگە ئیشە سەرەتایەکانم هەیە لە ئەرشیفی خۆمان لە لاپتۆپەکەمە ئیشە سەرەتایەکان ببینی یعنی لەگەڵ ئەمەیە هەر ناکرێت یعنی بەراوردیان بکەی هێندە پێشتەفتی کردووە هێندە من توانیمە بەڕاستی یعنی برەوی پێ بدەم بەرە پێشەوە بڕوە تابلۆم کردو ئێستا زیاتر لە $1000 قیمەتێتی بەخێر بێت سەرچاو سوپاس دەکەم زۆر بەخێر بێت ئەم شتانە خۆ دروستیانە بەڵێ چۆنە دروستکردنیان تا چەند زەحمەت وەڵی زەحمەتی زۆرەوە ئیکاری دەستەیە کە خۆی نەیکا نازانێ بەتابێتیڵێنەوەانەیەشی دەرزی و زەنیانەوە هەمیشە پەنجەیان بریندار بەڵێ ئەرە وەڵا پەنجەت بریندار بۆ بنێەوە هەر زۆر کات بەڵێ زۆر باشە هەموو شێک سەرەتاکەی زەحمەتی هەیە سەرەتا دەست بەمانە کرد تا چەند تووشی ئەو زەحمەت و ناڕەحەتیانە بوویتەوە وەڵی زەحمەتی زۆرە ئیشی دەستخاز ئەوەی ئەها یەکێ خۆی ئیشی زەنگیانە و شت کە ئەزانێ ئیشی دەستکاری دەستی زۆر ناڕەحەتە سەرەتا زۆر ناڕەحەت بوو بە زوردە وردەیتر لەگەڵ وەسەکە ڕادێ حەز لە کارەکە هەیە بەڵێ چەندێکە خەریکە میشێ وەڵا بڵێم نزیکەی 18 ساڵێکە بێ 18 ساڵە خەری ڕەنگە مە هەر حەزی منداڵیت بێ هەر حەزی منداڵیم بوو کە کچ بووم بەڵێ بەردەوا من بەڵێ زیاتر کێ داواکاری ئەم شتانە هەیە کێ حەزی لەم بابەتان وڵی خۆی دایمە بابەتی کوردەواری هەموو کەس حەزی لێتی اینجا داواکاری شتی زۆرە زیاتر کەیتە ئەم شوێنانەیەکیان منم بۆ ناساندنی ئیشەکانم یم یعنی ئەوەیە کە ئیشەکان دەبینن ناسرێن دوایی بە کاردەکە داواکرێتەوە سەرەتا دەست پێکرد تووشی زەحمەت بوویتەوە ینی ناڕەحەت بوو سەرەتا دەست پێکرد زۆر ئەرە وڵا یارمەتی دەرت بوو تاوەکو پشتیوانی وەڵا یارمەتی دەرم هەبوو اینجا هاوسەرەکەش برایەکەم بە زۆری زۆر هاندەرم بوو دەستی گرتم و زۆر باشە تا چەند گرنگە لەو کاتانە کەسێک حەزی لە بابەتێکەیە لە ئیشێکەیە پشتیوانی بکرێت تاوەکو بتوانێت ئەو ئیشەی گەورە بەڵێ زۆر کەسەیە ئەها تۆزێ ئیشی ئافرەت بە زەحمە دەبینێت زۆر کەسیژێ ئێستا یعنی بڵێن لەوەی کە تۆ خۆت بە ئیشێکەوە خەریکەی بۆ هەم بۆ داهاتێکی خۆت هەم خۆت بە ئیشێکەوە خەریکەکەی زۆر خۆشە ئیش کاری دەستی خۆ دەبێت و خۆت خەریکی ئیشەکان بیت کاتێکە شتێک کاتێکە شتێک تەواوەکەی تا چەند نانی مرتاحی کە ئەو بەرهەمێکی تازە دروست وڵی ئێستا خاز ئەو کەسانەی کەشت لە تۆ داواکەن کە شتەکان بەدڵ بێ ئەو زۆر خۆشە بۆ ئێمە بەڵێ ئێستا من گەیاندن وشتم هەیە بە تایبەتی گەیاندنەکانم کە نردووە یعنی زۆر کەسە بۆ توێتی ئەوەی تۆ بۆیم هاتووە وەک خۆی گەشتۆتە دەستم زۆر کەزێ لە پێجەوە داوای شتەکەکەین و خۆی ناگاتە دەستی دەستخۆشییان لێ کردو جار ئەوە نییە کە ئەیبینی شتێکی دیکەت بۆ نێرن بەس خۆش بوو ئەو وەڵامی کە بۆ دێتەوە خۆش بێستا داواکاریەکە بوو بۆ قەڵاتزێ کە نردم تا 2 ڕۆژە تەلەفۆنێک کرد و دەستخۆشی لێ کردم ئەیگوت چەندە داوای شتەکەم وەگی تۆ خۆی نەگەشتۆتە دەستم بەزی تۆ زۆر خۆش بوو ئەرە وەڵا بەچی بەشداریت کردەوە ئیشەکە چیە ئێستا لە ئێستاە بۆ ئەم چالاکیە تەنها بەکاری نەخشی خانە بەشداریم کرۆچکە کاری مۆم و جوانکاری ناوماڵم هەیە کە ئەو هەر دڵێن دەستکردی خۆمەوە و چۆنەڵی زۆر هیلاک و ماندوو بم لەگەڵی بەڵام تۆ زەکارەکەی ناسکە جیاوازە پێویستەکە زۆر بپارێزرێ بۆ بارکردن و گواستنەوە تۆزە ناڕەحەتە هەموو یشێک سەرەتا کە دەست پێەکەی زەحمەت و ناڕەحەتی زۆرە ئەو زەحمەتانە هاتە بەردەستە کە دەست کرد بە میشانە چی بوو؟ وڵاهی زەحمەت و ناڕەحەتی زۆرە
بەڵام ئینسان ئەو شتێکە خۆی خۆشیەوێ بێگومان قەت کۆڵ نادات هەرچەنە بەربەستیش بێتە ڕێگەی یەکێک لەو بەربەستانە یەکێک کە زۆر خەڵک تەسیری تێگە قسەی خەڵکە یان پێوتی بۆ نمونە کە سەرەتا ئەو قسانی بەرام ناکەم باسی ئەوە بکەم بەس بە گشتی قسەکانەکەم لەوانێ بۆ ئافرەتێک خۆش نەبێ بۆ خانمێک کە بچێتە دەرەوە ئیش بکات لەوانێ زۆر ئەوە نەبێ هەرچەنە ئێستا شتەکە تۆزێ چۆنەڵی ئەو ئاسایی بۆتەوە بەخۆی بە حکمیەوەی کە گەنجی زۆری دانەمەزراومان هەیە ئێمە چەند ساڵ خوێندومانە کە کاتێک خوێندومانە بەو هیوایە بووین کە دابمەزرێن لە شوێنەکە ئێستا کە ئێمە خۆمان کارێگەکەین ئەمە زۆر جوانترە لەو دامەزراندنەی کە ئێمە بۆمان خوێندوە چکە ئەمە خولیایە کە حەزێکە لە ناخی ئینسانەکە خۆیایەتی تا چەند گرنگە ئینسان بەرامبەر ئەوانەی کەوت قسەی خەڵک کاتێک کەوێ پلانێ پرۆژەی شتێکی لە مێشکایە بەرگەی و قسانە بگرێت من ئەڵێم شخصی خۆم زۆر شت هاتوتە بەردەمم گوێم نایەوەتێ بەڵام چۆنەڵی پشتگیری ماڵەوە کەسە نزیکەکانت ئەوە زۆر تەسیری هەیە لە بەردەوامبوونی تۆ چکە کاتێک کە تۆ ڕێیەکی ڕاستەگریتە بەر خەڵکی گەر بڵێ هەڵەیشە خراپە باشنی ئەمەیە خەڵک لە هیچ شتێ ڕازی نییە بەڕاستی بەڵام ناکرێ منیش سەیری بژیانی ئەو کەمزانم هەڵەوکەم و کورتی چییە ئەکرێ من ڕێگەی خۆم بگرمە بەر کاتێ من گەشتومەتە ئامانجەکەم ئەو ئەنج دەست پێ ئەکات ئەڵێ ئەم ئیشەکەی تەواوە ئیشەکەی ڕاستە ئێستا ئەوێت ئیشەکەی من دەست پێ بکات. چەندێکە خەریکە میشانە من بە نزیکەی مانگێکە بە خەریکە میشانە بەڵێ زۆر باشە چۆن دەست پێگر چۆن بڕیارەدا کە دەستکەی بە میشان ڕاستەکەی من خۆم خوێندکاری بەشی سینەمام کۆلێژی هونەر اینجا حەزێکی زۆرمەیە بۆ فیلمەکان بە سیدیەکانەوە دەستم پێ کرد ئەمی سیدی کلاسیەکان و ئۆرجیناڵەکان بفرۆشمانە مامیت لەگەڵ ئەوەیە هەنێشتی ئەنتیکەشا بە خەیاڵ ناکە بیفرۆشم بۆ جوانی باشە نانی خوێنکاریشی لە هەمان کاتا ئیشەکەی بەڵێ بەڵێ ئەمە تا چەند ینی قورسە بۆ هەردووکیان بەیەکەوە تقریبان قورسە بەڵامی تێوێ ڕابین لەگەڵیا هەموو ئیشێک سەرەتاکەی قورسە ئەو قورسیانە چین کە دێنە ڕێ قورسەکانی بڵێم چین بێتە ڕێ مشتری نەبێت یعنی چەند هیلاگی لەگەڵیا خەڵک هەر نایە سێری کات مشتری تایبەتیە مشتری تایبەتش زۆر کەم هەیە چیت کردووە تاوەکو مشتری بدۆزیتەوە بۆ ئیشەکان بە بۆنەیە فیسیڤالانەوانێ چەند جارێک بەژایم کردو نەکلێر لە چەند شوێنێکی تریەر سلێمانی بەژاری فیسیڤالەکان دوای هەنگاوی تازا گەڕاوی بزین چۆن ئەم شتانە دروستکەی بەڵێ بەڵێ چیت لە پلانایە بۆن بەڵا بڵم چیم لە پلانایە چکە من ئیشەکە بە ئۆنلاینەکەم ئەمێ هەر لەسەر ئۆنلاینەکە بمێنمەوانێ لە ئۆنلاینەوە بەڵێ بەڵێ زەحمەتی ساخکردنەوەی ئەمانە چۆن وەڵی زەحمەتە ئێستا بۆ نمونە مشتری زۆر کەمیەتەمانە بکڕێت یعنی پێی گوناحە بۆ نمونە 10,000 6,000 با بە شتێکی ئاوایی لە کاتێکا کە بەهایەکی زۆری هەیە شتی وای تایە ئەگەڕێتەوە 50 ساڵەمە پێش گەڕێتەوە 40 ساڵەمە پێش ئەمانە لەکوێیان دۆزیتەوە خۆت ناڵمەرۆکو وتم لە ئەمەزۆنەوانەیان هێنمیا لە ناو بازار هەیە ئێستا بۆ نمونە ئەمازۆن چۆن دڵنیابیتەوە کە ئەم شتە ئۆریژناڵەکەی یان ئەوەیە کە تۆ بە دوایەگەر لەسەر پشتوشی پاکەتەکە نووسراوە یعنی بەوردی سەیری پاکەچەکە بێگومان خاتون سڵاوت لێ بێت تۆش لەگەڵ هەمیشەیەکەیت بێ ئەو زەحمەتانە چین کە دێتە ڕێت بۆ ئەم ئیشە وڵا هەروەکوتی کەمی مشتریە چکە ئەم مشتری ئەم ئیشانەمان زۆر کەمە هەنێک بۆ نمونە سیدی ناکڕای ئەڵێ تو ئەم چم لە یوتیوب سەیریکەم بەس نازانێمانە خوان ئۆرجیناڵن جارێکی تر دەست ناکەونەوە تۆ توانی وەکو کۆلێکشن لە ژوورەکە تا بەکاری بێنی هەم دیمەنێکی جوان پێبەخشەیەمیش توان یعنی بیپارێزی لە لای خۆت بیاڵیتەوان کێ زیاتر بە دوای ئەم شتانە ئاگەڕێ ئەو مشتریانەتان کێن ئەو کەسانی کە کۆلێکشنیان هەیە خۆیان ئەو کەسانەیەن بۆی و زیاتریش ئەو کەسانی بەتەمەنن حەزیان لە شتی ئەنتیکە بە ماڵەکەیانەوانە زۆر باشە چۆن ڕوبەڕووی ئەو زەحمەتیانە بنەوە کە دێتە ڕێتان لە سەرەتای میشە وڵی یعنی لە یەکەمەوانێک کەمە بەس ئەوەی کە یعنی ئەبێ بەردەوام بی لەسەر ئەگەر بەردەوام نەبی یعنی زوازەهێنی ئیشەکە و ئەگەر بڵێ یەکەم جاریتە تاواز بێنیت سەر کێ پشتیوانیتانەکە لەوەی کە بەردەوام بن لەسەرن طبعا خێزانەکەمان یەکەم خۆمان بەیەکەوانێ ینی هانی یەکتریین ئەوە زۆر پشتیوانە بێ من دێ باسیم شتانم بۆ بکە چۆن بڕێدا دەستکەی بە میشەت و زیاتر چی دروستەکەی لە دوای تاواوکردنی خوێندن کە دامەزرانەوە بڕێرەما دەستکەم بە ئیشی دەستی هەر خولیایەکی خۆمە حەزم لێ جانتا تەسریحا گوارە حرف
هەموو شتێکە توانم بازنگ بلوانکە. سەرەتای دەستپێکردنی ئیشەکەت تا چەند ڕوبەڕووی زەحمە دەبوویتەوە بۆ ئیشەکان؟ ڕوبەڕۆ بوویتەوە چونکە ئەوە مرو یعنی جملەیە شتەکان هەنێکی مرو ئەوە لە دوکانی ئاسایی بیکڕم گرانتر بوو لەسەر من شتەکانم زۆر کەمە فرۆشرا بەڵام سوپاس بخوا ئێستا زۆر باشە. ئێستا باشی جگە لەم فیستیڤاڵانە کوێی تر نێتوانی ئەمانە ساغ بکەیتەوە؟ زیاتر لە فیستیڤاڵەکان پەیجیشم هەیە بەڵام زیاتر خەڵک حەزی لە فیستیڤاڵە چونکە تایبەتە بە ئیشی دەستی خەڵکێت بۆ سیرکردنی و کڕێنیشی. کێ زیاتر حەزم بابەتانە کات ینی مشتەرەکان زیاتر چتەمە مشتری ئافرەت تەمەنی 25 ساڵ شتی مناڵمان هەیە شتی پیاومان هەیە حرفەکان حرفی ڕەشیتیە حەزیان لێ پیاو پیاویژەی کڕێمە پیاویش ئەی کڕێ مەدالیاکان بەڵێ چکە بۆ سیارە و بۆ سویچی سیارە و بۆ کلیل و بۆ هەمووی ئەبێت. وتت لە سەرەتاوە ڕوبەڕووی زەحمەتە بوویتەوە بوو کاتێ دەستەکرد بن؟ بەڵێ. کێ پشتیوانی کردی لەوەی کە بەردەوام دایک و باوکم براکەم هاوسەرم ئەویان پشتیوانم بوو. باشە تا چەند پشتیوانیکردنی خێزان یارمەتی دەرە بۆ ئەویشە بکەوێتە سەر پێی خۆی؟ زۆر دەورە ئەبینێت یارمەتیت بن یعنی ڕێگریش لەگەڵ لێ نەکەن. باسی بەرهەمەکەتان بۆ بکە بزانم چییە و دانیشم نیشاندا لە بەرهەمەکەی ئێمە سرکەی سێوە خۆماڵیە خۆمان دروستێکین لە ماڵەوە دایکم دروستێکا و ئێمە بە بازار یەکەین و ئەیفرۆشین. زۆر باشە چەندێکی پێچێت تاوەکو ئامادە کاتی ئامادەکردنەکەی لە هاوینە ئاگۆڕێت و لە زستان ئاگۆڕ لە هاوین بە پێوەی گەرمترە کاتێکی زۆرتری پێویستە بەڵام لە زستانە تقریبان 40 ڕۆژ 50 ڕۆژ کافیە بوو. بۆ نمونە دانێکی ئاوە چەند سێوی ئەوێت تاوەکو شوشێکی ئاوا دەبچێت؟ عەدەدەکە نادەم چونکە پێتەڵام دایکمەی کات جا ئەو زیاتر لەو شتانە شارەزایە. سەرەتای هەموو ئیشێک تۆزێک سەختی هەیە چەندێکە دەستان پێکردوویەوە و سەختیانە چی بوون هاتە بەردەستان؟ بەڵێ ڕاستەکەی ئێمە لە ساڵی 2020 دەستمان پێکرد ئەو کاتە دەستپێکەکەمان کە یەکەم بەرهەممان دەرچوو یەکەم مۆجبەمان کاتی کۆرۆنا بوو یەکەم مۆجبەی سرکەکە کە دەرچوو کاتی کۆرۆنا بوو بۆ ئێمە زۆر قورس بوو لە بڕی لەو کاتە هەمومان نەزانین کە کەرەنتینە بوو و هەموو شوێنەکان داخرابوون و هیچ مشتریمان نەبوو یعنی ئەو وەجبێ هەمووی لە ئایلی خۆمانە بەکارمان هێنا و سەرف بوو بەڵێ سەخت بۆ ئەو کاتە بۆتان بەڵێ بەس دوای ئەوە لەخوا بەزیابێ بە ئۆنلاین ئیشەکە زۆر بە باشی ڕۆشت و متمانێکی زۆر باشمان لە ناخەڵکە سرکەی سێ و زیاتر چ تەمەنێک داوایەکە و بۆ چ کەسێک زۆر ئیسفادەی ڕاستی لەسەر و 35 ساڵەوە تقریبان داوە ئەکرێت گەنج خۆمان زای زۆر کێشەی تەندروستیانی و لەبەرەوە ناچن بە دوای ئەوەیە بڕۆن و ناشزان کە ئەمە گەلە بیدایەتەوە بەکاری بینی ئیسفادێکی باشتری ئەبێت بۆیان زیاتر خەڵکی بەتەمەن بەکاری ئەهێنە. هەر ئیشێک ئاوا تیم بوو کۆمەڵێک بوون هەندێکی تیا تۆزە خۆیت زیێتەوە لە ئیش لا ئێوە کێ زۆر خۆیان زیێتەوە لە بەڵای هەروەکو یەک یعنی هەموو ماوەکو یەک بەشدارە بینتیایە یعنی ئەوە لەبەرەوەی خێزانن کەس ناتوانێت خۆی بشارێت نانانەوەڵە ئەنجا خێزانیش هەمووی دڵسۆزی بە دڵسۆزی شەکە وایە زۆر باشە دانێکی ئاوا ئێستا بێتە چەندێ بۆ لە ماوەی چەندێک کابێ بەکاربێنی هەموو شتێک تانی مودەیەکی دیاریکراوێ زۆر بەکاری بێنیان لە حەدی خۆی زیاتر بێ ڕەنگە زیانی هەبێت کێشەیەکی وای نییە دوایینان ئەتوانین بەکاری بین لەگەڵ ئاوە بەزە بێت تێکەڵیکەیت دوو کەوچکی چێشت خەیتە بەرداخی ئاو زۆر کافیە بۆ زیاتر چ شتێک چ شتێک سوودی بۆ چۆری خوێن ئیسفادەی هەیە بۆ کۆرسترۆڵ بۆ کۆلۆن ئیسفادەی زۆر زۆرە تا چەند فیدباکی ئەوانی کە بردویانە بۆ تانات زۆر بەدڵیان چونکە موادەگە سروشتی و هیچ موادێکی حافیزەیتیانی وەکوانی بازار نییە کە موادی حافیزەی تەیەکرێ و لەو بابەتانە پلانتانەیە میشەتان بەرەو پێشتر بەرن یان ئیشی تریکە لە داهاتوە ئێستا بەس سەرکەی سێوە یا شتی دیکەش سڵاوت لێبێ بەخێر بەنێ خۆش باسێکی ئەم شتانم بۆ بکە ئەمە لە چی دروستیانەکەی زیاتر کێش داوایەکە سەرچاوم بەخێر بەنێ خۆ وەڵی ئەم شتانە داری سروشتین هەر لەوە دیەکەی خۆمانە وەرشەیەکمان بۆ کردوتوانێ و هەموو کەسە داوایە کایت ئەوەی کە تەڵەبی حەزی لێبێ ئەمە لە ڕووی پێیجوانە بە ئۆنلاین هەر خەڵک کەس داوایکە بۆی هەنێری ئەم شتانە کامەیان زۆر خواستی لەسرە کە زۆرترین داواکاری زیاتر ئەوەی کە خواستی لەسەر بە تەختەی چنینە چونکە ئەم ڕۆبۆت دیزاینیش بەکارێنن کوپی شاخەوانیە کوپی دارە
قاپی چەرەس و میوە و ئەمانەیە. باشە هەموو ئیشەیەک سەرەتاکەی زەحمەت و ناڕەحەتی هەیە. بۆم باسکە سەرەتا دەستان پێکرد ئەو ناڕەحەتیانە چی بوون هاتە بەردەست؟ وڵای ئەمە کە سەرەتا لە ساڵی 2019 لە کاتی کارانتینەکە فرسەتێکمان هێنا چوینەوە لادیەکەی خۆمان. ئیتر هیچ کارم نەبوو. لە ناو لادیەکەشا لە بەرەوەی کارانتینەوەمانە هەبوو لەش ناو شارە هین نەبوو. منیش هەنە جیازی سەرەتاییم کڕی و دیارە لە بیداەتە زۆر ئاستان گوشتە بۆیەتە پێشەوانێ. بەڵام بەردەوام بووم لەگەڵی. چەند ساڵە خەریکی؟ لە 2019وانە ئەوە 4 ساڵە. لە ئۆنلاینەوە داواشتان لێکرێ لە چ شارێکەوە زیاتر خواست لە سەرمانە؟ لە هەموو شارەکانی عێراقەوانە داواکرێت. بەڵ باشە هەر خۆتی یان هاوکارت هەیە؟ نەخێر من خۆم بابەتەکان دروست دەکەم خێزانیشم دەرمان و شتەکانیەکان. ئەمەی تەنیشتە خێزان؟ بەڵێ وەک خێزان. سڵاوت لێبێ هاوسەرت دوتی زۆر هاوکاری مەکە. چۆن هاوکاریەکەی و هاوکاریانە چین کە لەگەڵی ئایکەی؟ بەخێر بەسەر چاو من وەڵاهی ئەم شتەکان دروستەکە زەحمەتیەکانی ئەوە لەشی ساغ بەیاخوا من دەرمانی ئەەکەم سمارتەی کۆتایی و دەرمانکردنی ئەەکەم. ئەو سەختیانە چی بوون کە لە سەرەتای ئیشەکە هاتە بەردەست تا چەند پێوە ماندوو بوون عەزێتانە بوو؟ وەڵی سمارتەی دەست زۆر زەحمەتە. هیچ ئەسێ بریندار نابێت. بەتەکیید اینجا واڕنیش و ئیسپرت و ئەوانە دەستم زۆر وێران بوو بپەی. لە ئۆنلاینیش داواکاری لەسەر ئەم شتانە هەیە؟ بەتەکیید. کێ ئۆنلاینەکە بەڕێوە بە هەر خۆتی یاخۆت کەسێکی دیکە هەیە هاوکارتان؟ وەڵی خۆم بەڕێوە بم. چۆن ئەکتیڤی لەوێ ئەتوانین جوابی نامە و کۆمنتەکان بەتەکیید وەڵا جوابی هەموو کەسێکەیەمەوە. بژین بە هیوایەوەی کە ئەمە ڕستێکی پڕبەرەکەت بێ بۆ هەردوو. هەموو ئیشێک ئینسان کە دەستی پێکا بۆ خۆی زەحمەت و ناڕەحەتی هەیە هیچ ئیشێک نییە هیچ ئیشێک نییە لەسەر ئەم زەویە کە زۆر ئاسان بێ. هەموو ئیشێک بەشی خۆی زەحمەت و ناڕەحەتی بەپێی جۆری ئیشەکانە گۆڕێ. بەڵام ئەوەی کە گرنگە ئینسان بەرگەی ئەو قسانە بگریان خۆی حازر کا بۆ ئەوەی ئەو شتانی کە پێ و ترێزاڵ بێ بەسەریا. لە ناو ئەمانێشە پشتیوانی خێزان پشتیوانی کەسوکار دایک باوک خوشک و برا زۆر گرنگە بۆی ئەو ئیشە بکەوێتە سەر پێ. ئەگەر دایک و باوک خوشک و برا پشتیوانی ئیشی کەسەکەی خۆیان نەکەن بە دڵنیاییوە ئەگەری ڕوخانی ئیشەکە زیاترە. بۆیە دڵسۆستترین کەسەکانمان کەسوکارمان دایکە باوکە خوشک و برایە ئەگەر ئەمانە پشتیوانی نەکەن ئیتر هیچ پەناگەیەکی تر نییە ئینسان دەستی بۆ بەرێ. بۆیە تکایە ئەگەر کەسێکتانەیە بەهرەدارە یارمەتی دەن بۆ ئەو بەهرەیە بگەێنتە سەر پێی خۆی. هەموو ئیشێک زەحمەتی هەیە ناڕەحەتی هەیە بەڵام ئەبێ چاوەڕێوە بکەین کە ئەم زەحمەت و ناڕەحەتیانە دێن تاوکو ئێمە بەسەریان ئازاڵ بین و بگەینەوە هەدەف و ئاماجەی کە هەمانە. خی گەورە ئیشی هەموو لایەک بەرەکەتدار بکە و بکاتە ڕستقێکی حەڵاڵ بۆ هەموو لایەک. بەنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ.